خۆشحاڵ مەدیدارتان خەڵکی قەزای سۆران و دەوروبەر. لە درێژەی بەسەرکردنەوەکەی بۆ دەڤەری سۆران نێوارەی ئەمڕۆ بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی دەڤەرەکە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ئێوارە کۆڕێکی جەماوەری لەژێر ناونیشانی فاکتەرەکانی بەدیهێنانی ئاشتەوایی لە هەرێمی کوردستان بۆ مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ساز کرد. لە ئێوارە کۆڕەکەیدا مامۆستا عەلی باپیر فاکتەرەکانی ئاشتەوایی خستە ڕوو بۆ نێوان لایەنە سیاسیەکان و تەئکیدی لەسەر ئاشتەوایی سیاسی کردەوە. بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەوەی کە دەمانەوێت دیژێڕینەوە لە نێو خۆدا وەکو لایەنە سیاسیەکان و بەگشتی خەڵک و جەماوەر لەگەڵ بڕیار بەدەستان و دەسەڵاتدا تا ڕادەیەک ئیشەکەمان لە گرێشە نەچووە و تەبایی سیاسیمان لەدەستداوە لە جیاتی تەبایی بارگرژی هەیە و لە جیاتی پێکەوەبوون لێکترازان هەیە بە تایبەت لە نێوان خەڵک و جەماوەر یا بەشێک لە خەڵک و جەماوەر و حکومڕان و دەسەڵاتداراندا. هەنگاوی یەکەمەوەیە کە ئێمە لە بەزەی خوا نائومێد نەبێت. هەر کەسێک تووشی نائومێدی بوو، نائومێدی ئینسان بە بنبەست دەگەیەنێت، بنبەستیش ئینسان بە چۆکداهاتن دەگەیەنێت. لە بەشێکی تری کۆڕەکەیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی باسی لەوە کرد لە ژیانی مرۆڤدا پاشاگەردانی و بێسەروبەری نییە. خوای گەورە کۆمەڵێک یاسای داناوە لە ژیانی مرۆڤ. ناڕێکی و نایاسایی لە کاری مرۆڤدا سەرڕای بێفەرمانی خوای گەورە دەبێتە کۆسب بۆ بەڕێوەچوونی ژیانێکی ئاسایی. نظام جوڵێنەوە تووشی پاشاگەردانی تووشی لێکترازان و لێکدابڕان نابین. ئەو سایرانەی کە بەپی یاسای هاتوچۆ دەچن لە سایدی خۆیان و بە خێرایی کە بۆیان دانراوە و بە پابەندی بە یاساکانی هاتوچۆوە تەماشا دەکەی لە ڕوودا و دوور دەبن. بەڵام ئەگەر سایەقێک ئەگەر کەسانێک گوێنە دەنە یاساکانی هاتوچۆ تووشی حادیسە و ڕوودا و دەبن. کەواتە ئێمەش مادام کەون بە یاسا بەڕێوە دەچێت لە ژیانی بەشەردا پاشاگەردانی نییە، بێسەروبەری نییە، خوا کۆمەڵی قانون و یاسای داناوە لە ژیانی بەشەردا کە ئەگەر ناڕێکی و نایاساییمان بینی دیارەمە لە یاساکانی خوا لامانداوە. هەر لە درێژەی کۆڕە جەماوەریەکەدا مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد خوای گەورە فەرمان بە کۆمەڵگەی موسڵمان دەکات سپاردەکان بە خەڵکی شایستەی خۆیان بسپێرن. وما ئیضاعەتها یعنی زایەبوونی سپاردە چییە؟ فەرمووی ئیدا وسید الأمر إلى غير أهله فانتظر الساعة. ئەگەر کار بە غەیری خەڵکی شایستەی خۆی سپێردرا چاوەڕێی کاولبوونی بکە. دیارە مەبەستی ساعەی کوبڕا نەبووە ئاخر زمانی گەورە، یعنی ئاخر زمانی هەر کارێک کۆتایی هەر کارێک کاتێک دی بە کەسێکی نائەهل سپێردرا بێت. ئەمیری کۆمەڵ ئاماژەی بەوەدا ئێمە لەگەڵ حەقداین لە هەر کەس و هەر لایەکەوە بێت وا دژی ناحەق و ستەمین لەگەڵ هەر کەس و هەر لایەکەوە بێت. فاکتەرێکی دی هۆکارێکی دیکە ئەوەیە کە ئێمە لەگەڵ حەقدا بین لە هەر کەسێکەوە بێ و لە هەر لایەکەوە بێت و لەگەڵ دژی ناحەق بین، دژی ستەم بین، دژی لادان بین لە هەر کەسێکەوە بێ و لە هەر لایەکەوە بێت. شانی باسا بە مەبەستی بەسەرکردنەوەی دەڤەری سۆران مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمڕۆ سەردانی دەڤەرەکەی کرد و چەندین کۆڕ و کۆبوونەوە و سەردانی کۆمەڵایەتی ئەنجامدا. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.